شاری نیز هەستان بەلابردنی ئەو یادەوەرگە کاتەیە کە بۆ زیندووڕاگرتنی قوربانیانی هێرشی بارهەڵگرەکەی ڕۆژی چواردەی مانگی حوتی ساڵی پار تەرخانکرا بوو لە کاتێکدا شارەکە خۆی ئامادە دەکرد بۆ کەرنەڤاڵی ساڵانە. ئەو بۆنە هەرە گەورەی کە لە شارۆچکە کەناراویەکەی سەردەریای ناوەڕاستە دووچاری هێرشێکی کوشندەی تیرۆریستی بووبەوە. من تێناگەم بۆچی شارۆچکەکە ناتوانن گۆمەزێکی شوشەیی بۆ ئەم شوێنە دروست بکەن بۆ پاراستنی ئەم شوێنە. ئەمە شوێنی ئێمەیە، ئەمە پەیوەندی بە خەڵکی نیسەوە هەیە، ئەمە یادوەریەکی تاڵی ئێمەیە. خۆبەخشەکان گوڵ و گوڵزارەکان و وێنەکێشراوەکان و یارەکانی مناڵانیان کۆ دەکردەوە کە لەلایەن ئەو خەڵکانی کە بەوێدا تێپەڕیون دانرابوون بۆ بەرزڕاگرتنی یادی ئەو قوربانیانەی کە لەوێدا ژیانیان لەدەستدا کە لەلایەن تیرۆریستێکەوە بە ناوی محەممەد لە حوز بوهلیلەوە ئەنجامدرا با لێخوڕینی بارهەڵگرێک بەناو ئاپوری خەڵکدا کە لە ڕۆژی باسیدا سەرخاڵی سێرکردنی یاری ئاگرین بوون لە پۆرمەندیس ئەنگلیس. هاوئاهەنگ لەگەڵ ڕێپێدانی کەس و کارانی قوربانەکاندا بابەتەکان دەگوازرێنەوە بۆ باڵەخانی ئەرشیف بۆ ئەوەی بپارێزرێن و هەندێکیشیان بکرێن بە دیجیتال و پاراستنیان لە ناو مێژوودا. بەڵام بۆ هەندێک سێرکردنی لابردنەکە دەبێتە هەڵقوڵانی هەستی ناخۆشی و ئازاربەخشی. ئێمە بەش هەڵدەستین بە دیجیتالکردنی ئەو بابەتانە وەک شعرەکان و وێنەکان و هەروەها ڕەنگە ماڵپەڕێک دروست بکەین کە بیرۆکەی ئەوە بوو بڵاوکراوەیەک تەرخان کرا لە پاریس وەک ماڵپەڕێک بۆ قوربانیانی هێرشەکانی نۆڤەمبەر. ئەگەری هەموو شتێک هەیە هەر لەو کاتی بابەتی یادوەریەکان کۆکراونەتەوە پۆڵین کراون و پارێزراون و دواتر دوا بە دوای 3 ساڵیان 10 ساڵیان 300 ساڵ بابەتەکان هەر لەوێ دەمێننەوە. شاری نیز ئەو یادگاری لابرد بەر لە دەستپێکردنی کەرنەڤاڵی پاشا بۆ ڕۆژی شەمە لە ڕێکەوتی 11 ئەم مانگەدا کە ساز دەکرێت هاوکات دۆخی ئاسایشی وەک نیگەرانێکی گەورە هێشتا لە ئارادایە لە کاتێکدا شارەکە هەمووی دەبێتە ئاهەنگێکی گەورە. ئەگەر لە نیز بیت واتە لە حاڵەتێکی پشتیوانکردنی لەگەڵ شارۆچکەکەمدا و من دوو ئامۆزام لەم تراجیدیایە ڕزگاریان بوو. من تەنها دەمەوێت لێرە بم پارێزگاری لەو شتانە بکەم کە دانراون بۆ ئەوەی کە جارێکی دیکە بهێنرێنەوە بۆ یادوەرگەیەکی گونجاو. پەیکەرێکی گەورەی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دۆناڵد ترامپ کە لەسەر بەرمیلێکی نەو دانیشتۆ و هەروەها کارێکتەرە سەرکیەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی فەڕەنسا لە کەڤاڵێکدا بەناو تەواوی شارەکەدا دەڕۆن. لە کاتێکدا قەرەباڵغی خەڵکەکە وارێک دەخرێت کە بۆ ئاهەنگی مۆسیقی خۆنمایشکردنی سەرشەقامەکان بگونجێت. وا چاوەڕوان دەکرێت 390,000 میوان بێت بۆ ئەم فیستیڤاڵە گەورەیە.